لەگەڵ زیاتر نزیکبوونەوەی وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جوت حزبی دەسەڵات زیاتر پەلەقاژەیان تێدەکەوێت و هەر جارە و بە بەڵێن و ڕێگایەک دەیانەوێت ڕووی حکومڕانیان سپی بکەنەوە. لە نێوترین هەنگاویاندا بڕیاری دابەشکردنی زەویان بەسەر فەرمانبەران خستووەتە قۆناغی جێبەجێکردنەوە. تەنیا لە سنووری سەرۆکایەتی شارەوانی سلێمانی 15,000 دۆنم تایبەت کراوە بۆ فەرمانبەرانەی کە 8 ساڵ خزمەتیان هەیە کە ناوچەکانی تاسڵوجە و تانجەرە و سۆتکەن. بەڵام ئەوەی جێگەی تێبینی و پرسیارە هیچ کام لەو زەویانە خزمەت گوزاریە سەرەتاییەکانی بۆ ڕانەکێشراوە و تا 15 ساڵی دیکەش حکومەت ئاوڕیان لێ ناداتەوە. خاوە نووسینگەیەکیش دەڵێ ئەو ناوچانەی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان بەسەر هاوڵاتیانی دابش کردووە 15 بۆ 20 ساڵی دیکە دەستی ئاوەدانی و خزمەت گوزاریەکانی شارەوانی سلێمانی پێدەگات. وەکو خزمەت گوزاری خوای زانەکەی بۆی ئەچێ ئەوان هێشتا عەرزەکەیان دەستنیشان نەکردووە بۆ ژمارە چەنە ئیفلاسەکەی تیا جێبەجێکرێ. ئەو کاتە مووقعی عەرزەکە ئەی خەملێنێ بۆ ئەم عەرزە چەنە لەگرێ وەزائیدەن بۆ مەسەلەی خزمەت گوزاری هێشتا زۆر ڕقم ماوە خزمەت گوزاری نییە زۆر پارچە ماوە کە ئیفراز کراوە تازەیان بڕینی بۆکەن یان بۆ نە مەسەلەی ئاو مەجاروشتی هیچی نییە هیچی پێ نەگەشتۆ یان ئەمە قولەرەسیە کە زەرورە ئیشی بۆ بکرێکی بۆ نەکراوە بۆ نمونە ئەوەی کە پێویستە مەجاری هەموو ماڵەکان دەرکرێن نیوەی دەرکراوە یان هەنێکی ئاوی بۆچێ هەنێکی کەم بۆی ئەچێ جا نەخوازەڵا سۆتکە هێشتا دێە نەهاتۆتە ناو ئاوەدانی و بڵێ داخلی ئاوەدانی بوو بێت و خەدەماتی یەکسەر بۆ بچێ. پەیام زانیوێتی بەشێک لە زەویەکان کەمتر لە 2,000 دۆلار دەکەن بەڵام لە ئەگەری وەرگرتنی لەلایەن فەرمانبەرەکەوە زیاتر لە چەند ملیۆن دینارێکی تێدەچێت. عومەر عەبدوڵڵا گوڵپی پەرلەمانتاری پێشووی پەرلەمانی کوردستان دەڵێ بەداخەوە حکومەت فێر لە فەرمانبەران دەکات بەو پێی زەویە نایابەکان بە بەرپرسان و منداڵەکانیان دەدات و زەویە خراپەکانیش بە هاوڵاتیەکانی. بەڵام بەداخەوە هاوڵاتی لەم بابەتەش فێڵی لێکرێ و لە کاتی هەڵبژاردنەکانە ئەگەرچی ناژبێتە هۆی ڕیکلام بۆیان چکە بەڕاستی و عەرزانەیە درێتە فەرمانبەران لە شوێنی زۆر دووری شارەکانن بەداخەوە شوێنە زۆر باشەکان لە شارەکان و هەمووی بەزایە درا و هەمووی درایە کۆمپانیای خۆیان کۆمپانیای نزیک لە حیزبەکانی دەسەڵات شەریکایەتیان هەیە لەگەڵە درایە بەرپرسان مناڵی بەرپرسان و بۆ نمونە لە سلێمانی بناری گۆژە بە کێ دەدرێ ئایا بە کەسوکاری شەی دەدرێ ئایا بە مامۆستایەک درێت کە 40 ساڵ خزمەتی هەیە ئایا بە ئەندازیارێک بە کارمەندێکی تەندروستی ئەدرێ بێگومان نەخێر. بەشێک لەو زەویانەی لە 10 ساڵی ڕابردوودا لەلایەن حکومەتەوە دابش کراون تا ئێستا پرۆژەی خزمەتگوزاریان پێ نەگەیشتووە و بەردەوام لەلایەن خاوەن زەویەکانەوە بەرهەمەدانەوێڵەیەکانیان تێدا دەچێنرێت. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.